بازار کڕینی شتومەکەکان زیاتر شتە پێ سەرێکەکانە هەنێشتی لاوەکی هەیە ڕۆژانە خەڵک بەکاری هێناوە شتی تری کڕیوە لە بازارە ئێستا کە پێویست نییە بۆ جەژن نایکردن خۆتان بازارەکان نەبینن بازار زۆر چۆڵە ڕاستی حقات هۆکارەکەیشی بۆ هۆکاری بڕینی بودجە و موچەی خەڵکی فەقیر و هەژارە گەڕێتەوە بۆ قوتی بازاری ئێمە زیاتر لەسەر وەزارەتی پەروەردەیە ڕاستی حقات چکە ئەو وەزارەتە زۆرترین موچەخۆری لێیە ینی بازار هەرکرد کاتێک وەزارەتی پەروەردە موچە وەردەگرێت بازارە جوڵێت بەڕاستی ئێستا بازار زۆر چۆڵە ئەوە کە دێتە بازار شتێکی لاوەکی یان مناڵێک شتێکی بۆ کڕێ کە جەژن دڵی پێخۆش بێنە ئەوانەی کە شتی سەرەکی بوون لە بازارڕە ناکرێت تەنانەت خواردن زیاتر ئەکرێ سەبۆنی جەژن ئەم جەژنە و جەژنەکانی پێشوو زۆر زۆری فەرق خەڵکی وا هەیە سێرەکەی پارەی پیاڵە گڵۆ بە ڕۆژەیەکی نییە بیکڕێت یان پارەی ئەوە نییە کە چایەکی پێ بکرێ بۆ مامەسای وای هەیە قەنەعەت کە دێت شتەکە خوا پەنجامە ئەمەلە لەگەڵاکە ئەڵێ بۆچی ئەمە سێرەکەی پارەی پێ نییە ناخی نییە کاکیان توش 6 ماگەمە ئاژبە نەگرێت پارەی ساڵێکی فەوتەوە بەچی پارەکە بەچی بتوانێت ئەو شتە بکرێ بۆ خۆی جاری وایەتێ گڵۆ بە ڕۆژەیەک ئەخوا سێرەکە پارەی پێ نییە باش ئەمە چی بکە خەتاگە لە حکوومەتە ئەم مانگ ڕەمەزانە زۆر جیاوازە لە ساڵانی پێشوو چکە وەکو وەزانن موچەوەکو پێویست نادرێ نەک نادرێ ئەڵگم نەماوە ئەبینی خەڵک جوولەی هەیە دەرەچێ بەڵام ڕەنگە خەڵک نەتوانێت وەکەی جاران وەکەی ساڵانی پێشوو هەموو شتێک بکڕێ هەموو پێداچەکە بکڕێ من بۆ خۆم ئەم ساڵانی پێشوە گەر دوو جلم بکدا ئەم ساڵ تاسێش ڕەنگە جلێکی باشم نەکرد بێ ئەمیش تاسیرات دەکەوت چکە ئەو پارەی کە تێدە بەردەسن ئەبێ بیری مانگەکانی داهاتوو دەبێ چۆن بژێ چۆن سەرفی بکەیت بەزی خەڵک ئەتوان بڵێم تا ڕادەیەکی زۆر خراپە ئەگە بەم جوارە بڕابەرۆ خراپتر دەڕوا و تەمەناکەم خەڵک وشارە خۆی خەڵک وشارە خەڵک ئەم نایەکسانیان ناعەداڵەتی ئەم نادەت پەویەکە لەرمی کوردستانەیە قبوڵی نەکا داوای مافەکانی خۆی بکە چۆن کەسێک مناڵێک لە باوەکەی داوای پای ڕۆژانەکە یان کوڕێک لە باوەکەی داوا کەڵێ هاوسەرگیریەکەم خانوم بکە ماڵم بکە بامان شێوەش حکومت باوکە بۆ خەڵک مافی خۆەتی حەق خۆێتی داوای حەقی خۆی بکات چکە حکومەت یاریمی کوردستان حەقی خەڵکی خواردووە بە زیادەوە مۆزەی خەڵکی لە بازارەکەیە زۆر زعیفە ئەویش بەهۆی موچەوەیە چونکە هەموو شتێک ڕەبتە بە پارەکەوە ئەگەر پارە بێ هەموو کەسێک ئیشەکە لە بازارە هەتا مامۆسا بێ شتەکڕێ دوکاندار بێ شتەکڕێ بازرگانەکان هەموو شەکان ڕەبتە بە پارەوە ئەوش پارەکە لە ڕێکیەوە لە ڕێی موچە و لە ڕێ حکومەتەوە کە حکومت موچەکە نەدات ئەو کاتە بازار کزە حکومەتەکەمان ئەوەتانێ بوجەکەی بڕێەوە هیچ داهاتێک نییە ینی خەڵکی ناتوانێت لەم کاتەیە هیچ شتێک بکڕێ تەنانەت ئەو شتانەی کە زۆر زەرور نەبێ ناتوانانی بکڕێ بۆ نمونە ئەگەر کەسێک بێ لە مانگی ڕەمەزانەیە ئەگەر بێ لە هەفتەکە دوو جار مریشک بخوا دوو جار گۆشت بخوا لاوچە پێی نەکرێت لاوچە بیکاتە 3 هەفتە جارێ لەبەرچی لەبەر داهاتەکەی ئەم داهاتە کەوای لاتوە کەسەکان هەم لە ڕووی مامۆستاوە لە ڕووی فەرمانبەرەوە لە هەموو ڕۆکانەوە گەشتونەتە خوار سفر ینی لە سفران نەماون کەسەکانە بینی جگە لەوەی کە پارەی پێنیە ناتوانێت هیچ بکڕێ ڕووی ناخۆشە ینی ڕووی گرژە قسەی لەگەڵا ناکرێت بە بچووکترین شت هەڵەچێ ئەمە هەموو هۆکارەکانی ئەگەڕێتەوە بۆ لە ڕووی مادیەکەوە ئەگەر مادیەکە بێ کەسەکە دڵی خۆشە تۆ ئەگەر پارەت پێبێ ئەتوانی ژلێکی جوان بکڕی بۆ مناڵەکەت ئەتوانی خواردنێکی خۆش بکڕی بۆ خێزانەکەت بۆ ماڵەوە ئێمە چەندین کەسە ناستم بەهۆی نەبوونی پارەوە یان جابووەتەوە ینی وازی لە خێزانی هێناوە لە هەموو ڕۆکانەوە خێزانی نردۆتەوە ماڵی باوکی بۆ نمونە چەندین کەسەیە حەزەکی لە دوای کامێرەکە چون پێت پیشانەدەم هەروە چەندی کەسی کرێکی هەیە میانی وای لاتوە سەری خۆڵگرەوە جگە لەوەی کە چەند کەسێکمانەیە خۆتان ئاگادارن لە میدیاکان شا بڵاو بۆتەوە کە ئیتیحاری کردووە لەبەر چی لەبەر نەبوونیەکە لە بازارە شتی کڕیە بۆ نەورۆز دەرنەچووبێت ئێستا بەکارێنێ بۆ جژنی ڕەمەزان و لە
سەروی ئەوەشەوە مشکلشان نهاتە بۆ خەڵکا و بتوانێت پێداویستەکانی دابین بکات وەکو دوکاندارەکانیش باسییان کرد ئەم ساڵ ڕۆ ناکەمایی لە سەدە 15-20 خەڵک شتی کردبێ ئەم بۆ بژێژێتە بەزار وەکو ئەبینم خەڵک کەم لێ لە بازاڕە ئەگەڕێتەوە بۆ ئەم دەبوونی